هەر ئێستا لە دوای ئەو مقابلەوە تەلەفۆنم بۆ بکرێت لە هەر چوار پارچەی کوردستان خزمەتکاری ئەو خەڵکەم لەو دقەوە گردنی ئەو کەسە ئازان نەبێت کە ئیشێکی بە من بێ سەعات دوی شەوێش بە تەلەفۆنم لۆ نەکە. والله 250 دینارم بەرامبەر دۆزینەوەی تەرم وەرنەگرێت لە ژیانم. من خۆشم بەخوا یعنی خۆم دام نایە ڕۆژێک بە ئاو بڕۆم. بەڵێ بینەرانی پایتەختە میدیا سڵاوتان لەبێت. ئێستا ئێمە لە قەزای تەقتەقین هاتوونەتە لای زانا غەواس ئەو گەنجەی کە لە هەفتەی ڕابردوودا وازێنانی خۆی ڕاگەیاند کە ئامادە نییە جارێکی تر تەرم دەربگات لە نێو بەندا و ڕووبارەکان. من بۆ قسەکردن و زانیاری زیاتر دەچمە لای خۆی. کاک زانا سڵاو دەبێت. بەخێر بن سەرچاوم. ڕازەکە هەفتێک پێشستا منە و لێدوانمدا گوتم هیچ کە ناسمەوە ئەو بەبێ پێداویستی کە پێداویستیمان نەبوو نەگەوەی کە بڵێن یەکجاری وازبین پێداویستی نەبوو بەڵام ئەلحەمدوللا ئینسانی باش و پیاو باش و ئەوانە پێوی هەستان گوتیان نائهێلین ئەو شتەستێ و لە هێزەکانی کۆماندۆ ئەو سیارەیان بۆمان دابین کرد و هاوڵاتیان لە بەلەم و مەچینە و غەواز بگرێ هەمووی دوو بۆم جێبەجێکرایە لیوایەکی پاراستنی سلێمانیش ئەویش بەشدار بوو لە پێداویستیش. ئێستاش بەلەمێک و دوو مەچینە لە ژوورێ لەگەڵ غەواسێک هێشتا غەواسێک و بەلەمێک کەشم لە ڕێگایە نەگەیشتە جێ با بچین سەیری بکەین و زیاتر قسەکەین. بەڵێ بینەرانی پایتەختە میدیا دەمەوێت ئەو کەرستانەی کە بۆ زانا بەکر ناسرا بە زانا غەواس دابین کراوە دەمەوێت لە چاوی کامێرەی پایتەختە میدیاوە بینەری بن. دوو مەچینێ ئەوەش بەلەمێکان هێشتا بەلەمێک و غەواسێکی تریش لە ڕێیش نەگەیشتی دەستم. ئەوەش سیارەکەی هێزەکانی کۆماندۆیە خێرخوازانش بە هەموو بارێک بەشدار بووین یعنی هەرچەندە گوتیان ناومان نابێ بهێنی. من دەستخۆشییان لێ دەکەم سوپاسی هەموو کوردستان دەکەم ئەوانەی کە بەشدار بوون لەو خێرە خوا خێریان بنووسێ. ئەوە شتێک نییە یعنی بتەوێ برین وڵی خوا نەخواستە لا بەلای شتێکی پێ بکەی ئەوە شتێکە دوو ڕۆژێکە جەرجی کەسێک دەسووتێ بەهانایانەوە دەچی ڕۆژێک زووتر جەنازەکە دەدۆزریان شتێک بەڕاستی من هیچ توانایەکم نەمابوو هیچ ینی بەس بگرێ غەواسێکم مابوو غەواسەکەشم هەلێرە سووتان ینی بۆ ئەم بوو کە نەچمەوە ناو ئاو بەڵام ئەلحەمدولیلا ئینسانی باش ئەوەش فەزلی خوای گەورەیە کە نیان هێژواز لەو کارە بینین و سبەینە کەسێک دەخنچێ سبەینە لە ئێم ئەو ڕۆ لەوانە سبەی لە تووە منداڵێکە ئامۆزایەکە کوڕی خۆتە کچی خۆتە دەکەوێتە ناو ئاو پێداویستی هەبێ باشترە. ئێمە خزمەتکاری خەڵکی کوردستان و عێراقین وەفاقش ناکەین لە نەتەوە ئەو عەرەب بە کوردی هەر شتێک لەم دەقەوە لەو کەناڵەوەش یەکەم کەناڵشە وعدم بە ئێوە دابوو کەناڵەکانی کەژوە هەر چاوەڕە دەکەن کە لە دوانیان لۆ بدەم لەم دەقەیەوە سەعات دوی شەو گردنتان ئازار نەبێ ئەگەر حادیسێک ئیشەڵڵا هیچ کەسێک جەرجی ناسووتێ سەعات دوی شەو تەلەفۆن بکەن خزمەتکاری ئەو خەڵکەم ئەمن کە پێداویستی هەبێ ئەو دەسمێکە خوای گەورە داینە و ینی هاوکاری خەڵک بکەم قەیچ دەکا بەڵام کە ئەشیان نەبێت توانات نەبێ ناکرێ ینی تو ڕۆژێک نیە و دوان نیە و ئەو ساڵ 21 کەسمان دەرهێنایتەوە 21 کەس ئەخە زۆرە ئەوە تو لەم جەنازەیە بچێ بەغدا بچێ بەسرا بچێ هەموو شارەکانی کوردستان و عێراق بگەڕێ بەڕاستی مەسرەفی دەوێت. بەڵام ئەوەی زیاتر کە ئێستا دڵمان پێخۆش بە جگە لە ئەشیای پێداویستەکان سیارەی هێزەکانی کۆماندۆ سیارێکی ئەلحەمدولیلا مۆدیلی 2020 بنزین و شت زۆر کەم دەخوا دەتوانین هەموو جەیەک پێی بچین و بین و بڕۆین یا ڕەبی خوای گەورە خێری هەموو لایەک بنووسێت. دەستخۆش سوپاس بەخوا ئێستاکانە ئەو کەرەستانت بۆ دابین کراوە. تۆ دەتەوێت لە ڕێگەی مایکی پایتەختە میدیا و ڕای بگەینە گردنی هیچ کەسێک ئازار ناکەی کە ئەگەر لێک قەوما و پەیوەندی بە تۆ نەکات. تۆ ئێستا ئامادەیت؟ هەر ئێستا لە دوای ئەو مقابلەوە تەلەفۆنم بۆ بکرێت لە هەر چوار پارچەی کوردستان خزمەتکاری ئەو خەڵکەم بەڵام بەعزە شتێک ینی کابرا لە بەحرێکی گەورەگران بۆ سەفرە دەچێت بۆ ڕاماسی موبایلێک بای 100,000 بکاتە بەریداتەوە بانگمان بکە بۆ حاڵەتی خنکان بۆ حاڵەتی کەسێک ڕزگارکردن لافاوێک خوانەخوا هەر شتێک خزمەتکاری خەڵکی کوردستان و عێراقم لە جنوب و لە کوردستانش ئەو ڤیددیۆی کە کردشم بەڕاستی پێورم 7 ملیۆن بینەری هەبووە غەڵەت نەبم تەنها چوار کۆمێتی ناشین هات هەر سواری ناسیاری خۆم و خزمی خۆم بوون چوار کۆمێتی ناشرین. باشە بۆ ماز بکە ئەم ئۆتۆمبیلە دەتوانێت یارمەتیت بدات لە دەرهێنانی تەرم و تاوەکو کارەکانت ئاسان بکات؟ ئەوە بەڵێ ئەوە دەبڵە و هەم دەبڵە و دەبڵ ئەکسریشە بە لە مشت هەر لەگرێ ینی ئەوەی کە ئینەکە ئێمە پیکابە ئەوش هەم پیکابشە و هەم قەمەرەشە و بەنزینێک هەمش دەخوا خوا خێری کۆماندۆی سلێمانی بنووسێ ینی بەڕاستی شتەکان لەمان جێبەجێ کرد ئەوەی کە دەمانویست ئەوە بوو خوای گەورە خێری هەموو لایەک بنووسێ.
باشە بۆم باز بکات تۆ بۆچی غەوازەکەت سوتاند من بەزە و غەواسە مابوو هیچ توانایەکم نەمابوو ینی بەزە و غەواسە بوو غەواسێکش بە تاقتێنە خۆی من دەتوانم ینی ئەگەر شتم نەبێ ینی علم هەیە لە دەرهێنانەوەی تەرمەکان خەڵک کابرای نەفەری دەخنجە دەتوانم پێی بڵێم کاکە گیان بڕۆ لە خۆت ئەشیا و بەلەم و غەواس و مەشین بەس منی بۆچیە بە قەمیس و پانتۆڵێک بە قەمیس و پانتۆڵێک منی ناوێ دەبی پێداویستی خۆت پێ بێ الحەمدوللا خوا خێری خێرخوازان بنووسێ بەشدار بوون لە کڕینی بەلەم مەچینە لە غەواز لە هەموو شتێک هێشتا بەلەم و غەواس و مەچینەیەکی کەم هەر لە ڕێ نەگەشی دەستشم ینی ئەو بگرە بەلەم و دوو مەچینە و غەواسێکم وا لێرەیە ئەوەندەی کەژمایە حتا وەکو هێز و توانام هەبێ هەتا وەکو پێداویستەکان ئەوە هەبن ئەمن خزمەتکارە بەس کە پێداویستی نەما ینی ئەوە نیە کراسێک دەکڕی 2 ساڵ توانی لەبەریکی ئەو بەلەمە چوپە جارە هاوین و گەرما و سەرما دەتەقەیان مەچینەیەکت دەشتێ ئەوەش هەر مەسرەفی دێ بەڵام ئێستا بە دووانی ئەگە بەس بنزینەکە بکڕین بۆ جەنازەیان بنزینی مەچینەکە بنزین سیارەکەش نەهی مەچینەی بەلەم بکڕنیان پێداویستی ئەوە دەتوانم ئەو مەسرەفە بکەم بەڵام وەڵڵا ئەو نەمتوانی بەلەم بکڕم مەچینە بکڕم غەواز بکڕم خوای گەورە ئینشەڵا پاداشتیان بداتەوە کە هاتن دەنگ و خەڵکە پێشەوەی ئەم کەرەستانت بەدارێن بکرێت دۆخی دارایی چۆن بوو من دۆخی دارایم ئێستاش باش نییە بریم دۆخی دارایی من مەعاش خۆرم خەڵک خۆ دەزانێت بە 3 مانگزارە مەعاشێن بەس مەعاشەکەیە بەڵام ئەگەر ئەوم بەسەر نەبێ عیبم نییە بەس ئەوم بەسەر ینی تو دەڕۆی جاروا هەیە کەسێک دەخنچێت و ئاوانە ئاو دەگرنەوە بەنداوەکان دەگرنەوە کەم دەکە پەروانەیە کە دەشێ بای 5,000 تو لە دوو جەنازە 2,500 بێت پەروانە دەی جگە لە بنزین و ڕوون مەعاشەکە هەر بای جەنازێکە ئەجا من ئەگەر ئەو شت زەختەم لەسەر نەبێ هی ئەو پێداویستیانم لەسەر نەبێ بەخوا هیچ مشکلەم نیە بە مەعاشەکەی خۆم ئیدارە دەکەم کچەکەت بۆچی تووشی شەکرە بە چیرۆکی و کچە چییە کچەکە ساڵی منداڵێکی هەرچی خنکا بوو تقریبا 30 ڕۆژ پێوەی بووین 30 ڕۆژ پێوەی بووین بەو جەنازەوە کچەکەم نەخۆشیێکی ینی تایەکی گرت بوو لەو تاوەوە ئەو کچەم ئهمالمان کرد ینی من لێرە نەبووم ڕاستیەکەی هەر نەچوین لە عیادە و هەر نەچوین لە خەستەخانە تاوەکو بردم کاتێ بە ئاگاهاتم گوتیان بابە تووشی شەکرە بووە ترساب ینی لە ترسەوە زیاتر تووشی شەکرە بوو بەهۆی ترسەوە تووشی بەڵێ بەڵێ دۆخی چۆن ئێستا لەخوا بە زیادە بە دەرزی و دەرمان ڕامان گرتیە بەڵێ ئەو کەرەستانە چی وشێکە ئێستا ئەگەر بۆ بینەرانی دووبارە ئەمە بەلەمێکە ئەوە توانای 3 نەفەر هەڵگرتنی هەیە ئەوە مەچینێکی 40 حسانە هێشتا بەلەمەکەی نەهاتیە ئەو مەچینێش 15 حسانە هی ئەو بەلەمە سوورەیە تاقمە غەواسمان هەیە وا غەواسێکی کەش لە ڕێ و بەلەمێکی کەژوا لە ڕێیە وردە وردە پێداویستەکان وا هاتن شتەکان ئەوانەی کە وعدیاندایە هەموو ساحب وعدی خۆیان بوون شتەکانیان هینە گرنگترین شت ئەوەی لای ئێمە بوو سیارەکە بوو چونکە من سیارەکەم پێ بوو 10 پستۆن بوو بەڕاستی دەچوم لۆ کەلار و دەهاتمەوە 190,000 بنزینی دەخوارد بەس سیارەکە یانی جگە لە ناخواردنی خۆمانەوانە بەڵام گرنگترینش سیارەکەمان بوو پێداویستەکانش وردە وردەوە جێبەجێ دەکرێت الحەمدوللا تا هیچ شتێکمان پێویست نییە خوا خێری هەموو لایەک بنووسێ لەو دقەوە گردنی ئەو کەسە ئازان نەبێت کە ئیشێکی بە من بێ سەعات 2 شەوێش بێتە لە فۆرملۆنەکە بۆم باز بکەیتەوە چیتە هەموو پارێزەکانی عێراق و کوردستان بەدێنێنان ترم من ئەزانین چۆنە نەبێتە باری ئەوی برین غەواسێ لەوانەیە لە من بەتواناتر بێ بەڵام ئەو درۆنم تاکە درۆنە لە عێراق هەر لە هەموو عێراق نییە هەدا 120 مەتر لە بن ئاو ینی هەرچێکی لێبێ پێنیشانەدا زیاتر بەهۆی درۆنە کۆز بانگمان دەکەن لەوانەیە بە غەواسێکە خۆی غەواس ئێستا ئێمە لە بەنداوەکان کەسێکمان دەخنچێگە لە 40 مەتر قولی بێگە بە درۆنەکە دەری نەکەم بە غەواز بچی دەریکی ئێمە ناتوانین بچین چونکە ئۆکسیجنەکەمانی ئەوان دێن دەری دەکەن کەواتە ئەوان باشترن لە ئێمە بۆ پێداویستەکەیان باشترە بەڵام ئێستا لە ئێستا بە دواوە خێخوازی کەش هایتە سەر خەریای بۆ غەواسی باشتر و بۆ هەموو پێداویستەکان خوا گەورەی بزانین بە هەموو لایەک هەر چۆنە بێ ئەو غەواسی کە باسی هلیۆم دەکات دەتوانی 6 مەتر و 7 مەتر بچێ بنی ئەو حادیسەی واشمان هەیە لە دەربەندیخان هەبوو برێن 6-7 مەتر قوول بوو یعنی هیچ غەواسێک نەدەیتوانی بڕاتە بنی 6-7 مەتر مێشکی سەر دەتەقێنێ هەر پاڵا پەستۆیەکەی مێشکی سەر دەتەقێنێ هلیۆم دەبی بەکاربینی بە هلیۆم وشە دەتوانین بڕۆی کاگەزانە ئەمە پرسیاری من نییە پرسیاری خەڵکە من تۆ دەناسم بەڵام لە زۆربەی کۆمنتەکان کە پۆستێک دەکەی لە سوشیال میدیا کۆمنت خۆت بۆ دەکەن ئەم گەنجە یاخود زانای غەواز بۆ پارەوە دەکات ئەمە تا چەند ڕاستە ئەمە لەو کەناڵی جەنابتانەوە لەو پەیجەوە ئەوەی کە ئێستا ئەو ڤیدیۆ دەبینێ 10,000 دیناری تەبعی دایتە من بەرامبەر دۆزینەوەی تەرمێک با لەو پەیجە کۆمنت بکا برێ من دایتم پێ بەرامبەر دۆزینەوەی ئەوجا منش دەچمە بەرامبەری دەرێم بەر پیاوە ڕاست دەکا
والله 250 دینارم بەرامبەر دۆزینەوەی تەرم وەرنەگرێت لە ژیانم. ئەوە ناڵێم ئەگەر دەوڵەمەندێک یان مەسوولە بەنزینی کڕیبیان تایەکی لۆم کڕیبیان شتێکی ها ئەشیایەکی بەلەم تو ئێستا من هەر پارسێ مەچینەم سوتا لەناو ئەو بەس پارسێ مەچینەم سوتا قلی بە 12 و 17 و 19 و 20 ئەوانە کڕیتم قەیسەکە کابرایەک بێ 500 دلار بدا بەڵام بەرامبەر دۆزینەوەی جەنازە با کەسێک هەبێ بە من بڵێ فەرموو لەو دوو جەنازەی بەسرا و حەمرین غەواس هەبوو ڕۆژی ملیۆنێکی هەبوو من لە جیفانی خۆم بەنزیم تێکردو و لەوێش لە کەناڵەکانی ئەوێ گوتپیان بە تاقتەنێ غەواسی کورد هاتیە بەس ئەوی پارێ وەرنەگرێت باقی غەواسەکانی کە پارەیان وەرگرت. ئەمن لەو کەناڵەوە شۆ دەرێم ئەوانەی کە کۆمێتەکانش دەکەن زۆربەی زۆریان یا برای غەواسە یان کوڕخاڵی غەواسە یان کە سوکارێکی غەواسە ینی غەواسەکانش من ڕێز و سلااو ڕێزم بۆ هەر هەمیان چار یەکە بێکیان ماز دەکەم من هایت مناو مۆزوعە لە ڕای خوای ئیش دەکەم هەر لە خوای دەکەم و خوای گەورە لێمان ڕازی بێت لەوە نەهاتیم ڕق بەڕقێکەم و ئەوە تو لە تەختەقۆ بۆ دەی بۆ هەولێر جەنازە دەردەکەی لە تەختەقۆ بۆ دەچی بۆ ڕانی و سلێمانی جەنازە دەردەکەی من هاتیم کابرات زەرجی سوتایە یعنی کە زەرجی سوتایە لەو کاتە کافرێکش بێت جەنازەکەی دەرکە کێشەی نییە هەر کەسێک بێ بەس جەنازەکەی دەرکە کابرا هیچ زەرگی سوتایە بەس دەوێت جەنازەکەی دەرکاتەوە بزانە لاشەکەی لەکوێ دێڵە ئەو منداڵێکی کەکوک لە چۆمان نیان هێژ من بچم ئاو کەناڵەوە شەوە دەلێم نیان هێژ من بچم ئەوە فەوتە نازانم جوابیان نارگوتیان قبول ناکەین ئەو کوڕە بێتە ئێرانە ئەوەکو فەوتە ئێستاش نەدۆزراوە هەر ئێستاش نەدۆزراوە ئێستاشی لەگەر بێ جوابم بۆ دەنێرن ینی کە سوکاریەوە دەرێن کاکزانە دەبین نەتوانین هێزکێک بدینەوە نەخێر نایدینەوە باشە دڵێکی ینی وەکو بەردی دەوێت تاوەکو تەحەملیەوە بکات تەرم لە نێو ئەو ڕووباروبەنداوانە دەربێنێ تۆ هیچ لە نێو تێکال دەرهێنانی تەرمە هیچ شتێک هەبووە کە کاریگەریت لێ بکات و ینی بتهژێنێت من لە زۆربەی کەناڵەکە پەنجەکانش دەرێم بە حیاتی زگم ینی بۆ جەنازەکە هیچ خەفەتێک ناخۆم بۆ مردووەکە چکەوە چۆ ماڵی خوای گەورە و هەمومان هەردەگەڕێنەوێش بەڵام زۆر جار نەمهێشتە خەڵک هەز بکە کە جەنازەکەمان دایتۆ دەستی برایەتی مامیتی بابیتی لە دیار جەنازەکە گریایە لەگەڵ ئەوی گریایم ینی دەزانم بەڵێ بەڵام بۆ مردیەکە ناو مردیەکە خۆت بگریێ بخۆت بکوژی هەرچێبی ناگەڕێتەوە دەستۆ ماڵی خوای گەورە بەڵام بۆ کەس و کارەکەی بەڵە گریاوە باشە ڕێنمایی چییە بۆ ئەو کەسانەی کە مەلە نازانن دەستنێ ئەوە ئێستا مانگی دوو مانجیکە بە دوای ڕەمەزانوانە خەڵک وردەوە دێتە دەست و سەفرە و سەیران ڕێنماییی هەموو ساڵێ من ئەو لێ دوانانە دەدەمەوە کاتان لێ دەکەم یەکەم شت ئەوەی مەلەوانی مەزبەح نێتە ناو زێ ڕووبارەکان یەکەم شت چکە مەلەوانی مەزبەح 2-3 مەترێکە ئاوێکی پاک و هەمووی کاشی و 100 کەس دیار سەرتە ترست نییە ئەوان دیکەش گەنجەکان لە شارێکەوە دێن بۆ شارێک شەوان مادەی کحول بەکاردێنن ئەو ئاوە کاکە دەخنچەی جەرجی داک و بابت مەسووتێنە ئاو ئاگر ئامانی نییە ئاگر ئامانی من خۆشم بەخوا ینی خۆم دام نایە ڕۆژێک بە ئاو بڕۆم ڕاستیەکەی ئەوە یان بە دامی سیارە دەڕۆمیان بە ئاو چکە ئاو ئامانی نییە من 2000 هەتا ئێستا لە من ئاو ژیانم کەوتە خەتەریان لە تۆڕی ماسی گیر بوویم یان لە دار گیر بوویم تۆڕی ماسی بەڵام ئەلحەمدولیلا چەقوم پێدایم چەقوم پێ کە تۆڕەکە دەبسێنی دێ ینی خۆم دانایە یان کە دەڕۆم لە حادیسێک لە شارێک بە سیارێک بفەوتێم یانەوە تە بە ناو ئەو بفۆتیم بەڵام ئەگەر لە کاری خێر لە کاری جەنازە دەهێنانەوەگیان لە کارێک خێر وەڵا بشفۆتیم مشکلەم نییە باشە کاتێک ڕێ بۆ دەرهێنانی تەرێم دایک و باوکت چی بەتۆڵێن من داکم و بابم یەکەم قسەی منەوە بۆ کە دەستم بەو کارە کردیە گوتیتم ئەگەر لە ئاسنای ئیشێکی خێر فەوتام لۆتان نییە ینی بە هیچ شێوازێک بەرامبەر ساحب جەنازەیان بەرامبەر کەسێکی کە قسێک بکەن من بە خۆشی خۆمەوە لە خوای گەورەی دەکەمەوە ئیشە ینی بەو نەفسە پێم گوتیتم بە هیچ شێوەیەک ناتوانن لە ڕاستە قسە بکەن داکم و بابشم پێیان خۆشە ئیشێکی پیرۆزە دەست باش بەردەوام بن سەلامەت بچاوەکە